گفتگۆ دەکەین لەسەر ڕێکەوتنەکەی ئیسرائیل و حەماس بە میوانداری زۆر بەڕێز کاکفەری دەستەسەر سیاسەتمەدار کاکفەری سڵاو لێبێ بە خێراتی زۆر بەخێر بێ. ڕێکەوتنەکە چۆن دەبینی؟ ڕێکەوتنەکە بەشێکە لەو بەرنامەی کە سەرۆکی ئەمریکا ترامپ دایناوە و ئەگەر ئەو نەبووایە بە دڵنیای و شەڕ هەر بەردەوامە بوو. لەبەرەوە هەردووچیان پابندون بۆی کە دەوڵەتێکی وەکو ئەمریکا خۆی سەرپەرشتی ئەو پرۆژەیە ئەکات و لە هەمان کاتیشە ئەمە قۆناغی یەکەمە گەڕانەوەی ئاوارەکان و پاشان ئەوانەی کە گیراون ئەوانە ئازاد بکرێن ئەجە دواتر پرۆسەکانی تر دەست پێکات. باشە ئەمە دەستپێکی ئاگربەستەکەی گەڕانەوەی بارمتەکان و گەڕانەوەی ئاوارەکان کشانەوەی ئیسرائیل لە هەندێک لەو ناوچانی کە ئێستا پێگەیشتووە دوای ئێمە چی ڕوودەدا؟ ئەوەی کە زانراویان لە ئێستاەوە ناتوانانی پێشببینی بکەین نازانین چۆنە، بەڵام سەرۆکی ئەمریکا پرۆژەیەکی ڕاگەیاند پێش نزیکەی مانجێک دوو مانگ باسی لەوە کرد کە ئەو پێشەوە کێشەیەک هەبوو ئەمە ئاوارەکان ئەگەڕێنەوە و ئیسرائیلیش لەوێ ئەکشێتەوە. ئایا چێ حکمی غەزا ئەکات؟ ئایا بیدەنەوە بە فەڵەستینیەکان یان حکوومەتی فەڵەستین کە لە ڕامەڵایە یاخود ئیدارەیەکی سەربەخۆی هەبێت یاخود هەرەبێ ئیسرائیل بەڕێوەی بەرێت یاخود ئەمریکا خۆی بەڕێوە بەرێت یان وەڵامێکی دیاریکراو نەبوو تا ئەو کاتێک کە ترامپ خۆی هاتە ناو مەسەلەکە و باسی ئەوەی کرد کە نایانەوێت غەزە تەسلیمی هیچ وڵاتێک بکەن چکە باس لەو ئەکرا بدرێت بە مەسر یاخود وڵاتە عەرەبیەکان بێن هێز لەوێ بێت کۆمەڵێکی شتی لەم بابەتە بوو. ئەم مەسەلەکە یەکلا کردەوە وتی ئەمە ئێستا وەکو ئەمریکا ئێمە سەرپەرشتی ئەم مەسەلەیە ئەەکەین و پاشان هەندێک هەواڵ بڵاو بەوە باس لەوە کرا کە ئەو خۆی حاکمی غەزە دیاری ئەکات چێە و ئەو کاتێک کە باسی ئەوەش کرا و بۆچوونەکەەوە بوو کە ڕەنگە یەکێک لە خەڵکی غەزە یا یەکێک لە فەڵەستینیە هاوکارەکان هەڵبژێردرێت. دواتر خەڵکی سەرسام کرد بۆەوەی کە ئەو تۆنی بلێری هەڵبژێرد. ئێستا مەسەلەکە هاتۆ سەرەوەی کە ئەمە جێبەجێ بکات و ئەمە شتێکی نامۆ نییە دەستنیشانکردنی تۆنی بلێر؟ نە پێش هەموو شتێک ئەمە پەیوەندی بە هیچ یاسایەکەوە نییە، ئەمە پەیوەندی بە ترامپەوە هەیە و پەیوەندی بە ئیسرائیلەوە هەیە کە ناتوانێت بڵێت نە و فەڵەستینیەکانیش ڕەتیان نەکردوتەوە. بەڵام من ئەوەندەی من تۆنی بلێر بناسم لە بەتایبەتی لە متابعەکردنی خولی سەرک وەزیرانی لە بەریتانیا یەکێک بوو لە سەرک وەزیرانە هەرە سەرکەوتووەکار و یەکێک بوو لەوانەی کە زۆر کاری باشی کرد و یەکێک بوو لەوانەیە کاتی خۆی هاوپەیمانی ئەمریکا بوو لە شەڕی ئازادکردنی عێراق خۆی ئەو هێزەی کە هات بۆ عێراق بەریتانیەکان و ئەمریکیەکان و هەندێک هێزی تر بوون بەڵام هێزە سەرەکیەکە ئەم دوو وڵاتە بوون. ئەوەی کە من ئەیبینم تۆنی بلێر ڕەنگە کەسێکی گونجاو بێت بۆ ئەم مەسەلەیە و لە قازانجی فەڵەستینیەکانیشدایە. پێش هەموو شتێک ئەو ڕێگ و ڕیشەی مەسەلەی فەڵەستین ئەزانێت. هۆکەشی چییە؟ هۆکەی ئەوەیە کە ئەو بەریتانیا خۆی کێشەی فەڵەستین و ئیسرائیلی دروست کردووە. لە باش جەنگی یەکەمی جیهان فەڵەستین سوپای بەریتانیا فەڵەستینی داگیر کرد و حکمی کرد بۆ ماوەیەک تا ئەو کاتێک کە فەڵەستین دابەش کرا بوو بە دوو بەش بەشێک بۆ جوولەکە و بەشێک بۆ عەرەب جوولەکە دەوڵەتی خۆی دروست کرد و فەڵەستینەکانیش ئەو ڕایەنگەن. لەبەرەوە پێویست ناکە یەکێک بۆی باسکات مەسەلە کەسیە شارەزای هەموو شتێک ئەمە یەک. خاڵی دووەمیش ئەوەیە کە ئەو سەر بە دەوڵەتێکە کە دانی بە دەوڵەتی فەڵەستینە ناوە یعنی بەریتانیا ئێستا یەکێک لە وڵاتانی کە ئاعترافی بە دەوڵەتی فەڵەستینا کردووە. ئەویش هەرەبێت پابند بێت بۆ بیاوێ نەیەوێت بەڵام ئەویش هەر لەگەڵ ئەوەدایە چونکە ئەمریکادان بەم دەوڵەتەدا نانێ ئیسرائیلدان بەم دەوڵەتەدا نانێ و تۆنی بلێر ڕاستە خۆی بەریتانیە بەڵام وڵاتەکەی دانی بە فەڵەستیندانەوە بەس خۆی وەکو کەس ئایا لەو چوارچێوەیەدا حسابەکرێە لە چوارچێوەی استراتیژ و ڕۆیایی دۆناڵد ترامپ بە مامەڵاکە؟ نا ئەو ئێستا مادام جێگەری ترامپە مانەوایە ئەو ئەجندایەت جێبەجێ ئەکات کە بۆی دائەنرێت بەڵام ئەو کەسێکیشە کە ئەتوانێت کاریگەر بێت یعنی ئەوە نیە جێبەجێ کار بێت ڕەئی هەیە بۆچوونی هەیە شارەزایی هەیە ئەزمموی حکومڕانی 4 ساڵی هەیە لە بەریتانیا
سەرۆکی حزبێک بووە بەشداری لە شەڕی ئازادی عێراقا کردووە لەبەرەوە کەسایەتێکی ناودارە و کەسێک بوو لە سەردەمی ئەودا بەریتانیا حەزیانەکرد هەموو سەرک وەزیرەکان وەکو ئەو سەرکەوتوو بن و دۆستی کوردیشە لەو کاتەشە کە هێزی نرد بۆ عێراق یەکێک بوو لەوانە کە پێشگیری ئەوەی کرد کە پێویستە مەسەلەی کورد بەو جۆرێکە خۆیان ئانەوێت چارەسەر بکرێت. باشە ینی بە بڕوای تۆنی بلێر هۆکاری دەستنیشانکردنەکەی جۆرێک لەو ئەزمونە سەرکەوتوێتی کە لە ئیدارەداندا پێشتر هەی بووە؟ نا من ئەوە شیکردنەوەی خۆمە من تەرحی ئەوەم کردوتمەوە سەرکەوتوو بۆ شێوەیە بووە. بە بڕوای تۆ چییە هۆکاری دەستنیشان؟ کەس نازانێت چونکە کەس لە ناو عەقڵی ترامپا نییە و ترامپ کەسێکە کەس ناتوانێت لێ تێبگات و کەس نازانێت ئەم بڕیارەی بۆدا و بۆ پەشیمان بۆ بڕیارێشتریدا یعنی کەسێکە ڕاڕایە لە مەسەلەکانە و خۆشیان باسی ئەەکەن ئەڵێن ئەگەر تۆ بچیت ئەتوانی قەنەعەتی پێکەی بە شتێک بەڵام ئەگەر فلان کەس پاش تۆ چووە ئەوێ ڕەیەکەی پێ ئەگۆڕێت ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ترامپەتی یەکێکە لەو کێشانەی کە خەڵک زوو کاریگەری لەسەر دروست ئەکات و تا ئێستا کە ئەبینی لە مەسەلەی فەڵەستینە لەوەتەی دروست بووە یعنی ئەم کێشەی ئێستا چەندین جار ڕەئی گۆڕیوە چەندین جار شتی باشی بوتوە دواتر دەی پەشیمان بۆتەوە قسەی تری کردووە ئەمە یەکێکە لەو کێشانە کە ئەبێت ئێمە لەسەر ئاستی جیهان ڕابێن لەگەڵی یعنی نابێت قسەکانی زۆر بەجددی وەربگری و لە هەمان کاتیشە نابێت فەرامۆشی بکەیت چکە ڕەنگە جێبەجێ بکات و ڕەنگە جێبەجێ نەکات و ڕەنگە نیوە جێبەجێ بکات و یەکێش کە قەنەعاتی پێ بکات کە واز لە نیوەکەی تر بێنێت. باشە جیهان لە سەردەمی پیاوێکی وادا کە ئێستا و تقریبان حکومداری هەموو جیهان دەکا ئەبێت چۆن جیهانێک بێ جیهانێکە ئەوەستێتە سەر تێڕوانینی ئەو بۆ نمونە ئەگەر ئەو پێی وابێت گەلی کوش شایستەی دەوڵەتە ئەکاتە دەوڵەت ئەو ئەگەر تێڕوانینێکی وای هەبێت ئەگەر پێی وابێت ئەم گەلەهی ئەوە نییە کە دەوڵەتی هەبێت ڕەنگە دەوڵەتەکەی بۆ دروست نەکرێت چکە ئەمریکا گەورەترین هێزی عسکەریە لە جیهان گەورەترین هێزی ئابووریە و بەدڵنیایە ئەم دوو فاکتەرە هێزی سیاسیشی بۆ دابینەکەن لەبەرەوە ئەوەی ئەو کە ئەوێت ئەتوانێت جێبەجێ بکات. باشە کاک فەرید ئێمە زۆر زار دەڵێن ئەمریکا وڵاتی دامەزراوەیە ئاسایشی نیشتیمانی هەیە استراتیژی خۆی هەیە بۆ چەندین ساڵ دوورمەودا دەبینێ چۆنە بێ ینی سەرۆکەکەی وەکو کوردەواری دەڵێ بەبڕۆ بۆ کوش خۆی بێ ینی هەرچی بڵێ هەر ئەوە بێ ئەی سیاسەتی ئەمریکا استراتیژی ئەمریکا بەکەوێتە کوێی بڕویاکانی ئەم سەرۆک ئەوە هیچی ناکەوێتە هیچ شوێنێک لە تێڕوانینەکانی ترامپە ترامپ اعتراف بە دەستور ناکات اعتراف بە یاساکان ناکات بۆ نمونە ناتوانێت هێز بنێرێت بۆ ویلایەتێک ئەم جارە هێزی نرد بۆ کالیفۆرنیا و شیکاگۆ و ئەو شوێنانە ناکرێت سەرۆکی کۆمار لە هەر وڵاتێکە فەرمانێک دەرکات بەڕێوەبەرێکی گشتی لابەرێت چکەمە دەسەڵاتی ئەو نییە ئەم کردوێتی خەڵک هەیە دەستگای زۆر گرنگی لەبەردەسایە و ئەمە بە بڕیاری پەرلەمان زۆر جار دائەنرێت گوێ لێ نییە لای ئەبەت لەبەرەوە ئەوانەی ئەمریکەکانیش ئێستا ئاەنوت خۆیان لەگەڵ بگونجێنن و کارێکی وا بکەن کە کێشەکان زۆر گەورە نەبن. تەنانەت وەزیرەکانیشی لەوێ کەوان پێڵەن سکرتێر پێی ناڵێن وەزیر بۆ منە سکرتێری کاروباری دارایی سکرتێری دەروێنەوە سکرتێرەکانیش وەکو سکرتێری دۆناڵد ترامپ دەردەکەون بەر لەوەی سکرتێری ئەمریکا بن یعنی بێ لە ڕووی ڕوئیاوە لە ڕووی بینینەوە لە ڕووی ینی مامەڵەکردنەوە لە ڕوانینی دۆناڵد ترامپ بۆ نزیک ئاخر خۆکەی ئەوەیە کە خۆی هەڵی بژاردون ئەو سەرۆکە وەزیرەکان خۆی دیاریەکات یەک کەسێک لە دژێوەستێتەوە هەموو جار ئەویش پێم وایە بەرپرسی بانکی ناوەندی ئەمریکا بەڵێ ئەمە کابراایکی زۆر شارەزایە و ئەزانێت ئەم کارانە جێبەجێ بکات کارەساتێکی گەورە لە ڕووی داراییەوە تووشی ئەمریکا ئەبێت بەڵام ترامپ ئەوە نازانێت یعنی هەم وەکو کەس نایزانێت هەم وەکو زانستی ئامار و دارایی و ئەو شتانەش ئەوە نازانێت هەرچەند خۆی ملیۆنێرە و ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ پارەیە بکات بەڵام ئەو ملیۆنێرێکی سیاسیە فەرقی هەیە لەگەڵ ملیۆنێرێکی بازرگان و ینی کەسێک بێت کە بە دوای مامەڵی خۆی بێت بەڵێ ینی لای ئەو زۆر جار دەوڵەت و خودی خۆی تێکەڵاو بە یەکتری کراوە بۆ نمونە تاکە سەرۆکە هاوارەکەت ئەبێت من نۆبلم بدرێتێ
بۆ چونکە خۆی زۆر ڕقی لە بایدنە و ڕقی لە حزبی دیموکراتە ئەڵێت ئۆبامە بۆ وەریگرتووە من لەو کەمتر نیم ئەبێت منیش وەریگرم و هەموو جار ئەو کاتێک کە چوو بۆ نەتەوەی گرتووەکە سێ جار بەمانای ئەوە بڵێن قسەی خراپی بە بایدن وت لە کاتێکە پێویست ناکرد لە راپۆرتی نێودەوڵەتی خۆی لە نەتەوەی گرتووەکانە ناوی هیچ سەرۆکێکی پێشوو بێنێت جا نۆبڵی نەدەنێم جاراکەوێتە گیانی نۆبڵ ستافەکە نۆبڵ سەر بەخۆی خۆی هەیەیان کەس ناتوانێت کاریگەری تێ بکات بەڵام نازانین ئێستاش ئەیدەنێ یان نایدەنیان دیار نییە زۆر ڕوون یەک لە ئەندامانی لیژنەکەوتی لێ دوانانە کاریگەری ناکاتە سەرمان کە دۆناڵد ترامپ بەڵێ هەر بمدەنێ و من شایستەم بەڵێ ئەمان چووکە دامەزراوەیەکی فەرمی نییە پەیوەندی بە حکوومەتێکی دیاری کراوە هەبێت و هەر کەسێک لەوانە لە وڵاتێکەوە هاتووە و ئەوانە ئەوەندەی سوێندیان خواردووە هەر کەسێک بە مافی خۆی یان بە حەقی خۆی ئەم نۆبلە وەرەگرێت بۆ ئەوە نییە کە بڵێن ماستاوی بۆ بکەن یاخود لەبەر ئەوەی سەرۆکی دەوڵەتێکی گەورەیە یاخود شتێکی کردووە ئەمە پێیان خۆشە هەموو سەرۆکەکان بتوانن ئاشتی بپارێزن ئاشتی خەڵاتی ئاشتی ئەدەنێ بەڵام نەک خۆی داوا بکات ئەوەش کێشە نیە داواکردنیشی کێشەتیان یانی ئاساییە بەڵام کۆمەڵێک مەرج هەیە ئەبێت ئەو مەرجانێتیا بێت یعنی ئەو ئاشتی سەقامگیر بێت ڕۆڵی هەبوو بێت لە مەسەلە بێلایەنە ئەواندا بەشیەکەن ناخۆی داوێنە بە هەندێک کەس یان جاری وایە کەسەکە خۆی زۆر محتەمیش نەبووە پێی هەفتەی پێشوەیەکێک لەوانەیە نۆبڵی پزیشکی بوو پێم وابێ وەریگرت ینی هەر لە دەشت و دەربوو ینی تەلەفۆنیان بۆ کرد تەلەفۆن و شتی نەبردبوو لەگەڵ خۆی وەختی خۆی خەڵکە بۆ وەریگردووە هەر نەچووە بۆ خەڵاتەکە ینی ئەوەندە بێلایەنە مامەڵیان لەگەڵدا کردووە کەسوانی سەر باسەکی کەسوانی ینی خەڵکی وەکو ترامپیشەیە کە بە دوای ئەگەڕێت خۆی وەکو شەیدای ئەوەیە کە ئەم نۆبلە وەربگرێت ڕاستە بێنەوە سەر دۆخ و گوزەرانی غەزە لەمڕۆوە کرێ بڵین ئیتر ڕۆژێکی جیاواز لە غەزە دەست پێ دەکا پێ دوایە ئیتر ئەمە بناغی ئاشتیەکی ئەگەر نەڵین هەمیشەی بەڵام لانی کەم تا ماوەیەکی دوور ئاشتی لەوێ چەسپێ بە دڵنیایەوە ینی لانی کەم تا دوو ساڵی کە ئەو ئاشتی ئەچەسپێت یان تا ئەو کاتێک کە ترامپ 4 ساڵەکەی خۆی تەواوەکات نازم 4 ساڵ دو ساڵی ماوە یا 3 ساڵ دو ساڵی ماوە دوای ئەوە ئیتر ڕەنگە سەرۆکێشکە بێت تێڕوانینی تری هەبێت بەڵام لانی کەم ئەم پرۆسەیە 2 ساڵ 3 ساڵ ئەخایەنێت چونکە پێش هەموو شتێک ئەوەی کە زۆر گرنگە ئەبێت غەزە ئاوادان بکرێتەوە ئەو خەڵکە ئەگەڕێنەوە گەڕانەوە خۆیان بەڵام لەکوێ بژین چۆن بژین هیچ خزمەت گوزاری نییە ئەمەش کێشەیەکی زۆر گەورە نییە چونکە دەوڵەتانی خەلیج ئەتوانێت ئەم ئەرکە بگرنە ئەستۆ بەڵام بەدڵنیایەوە غەزەیەکی جوان و ڕێکوپێک و شارستانی تر بۆ ئەوانە دروست دەکەن هەرچەند ئەمە زیانێکی زۆر گەورەیان لێکەوت و خەڵک حەز ناکات یعنی شارەکەی وێران بێ سەر لە نوێ جوانتریش دروست بکرێتەوە بەڵام ئەو ئەوێت شارەکەی وێران نەکرێت لە بنەمادا وێران نەکرێت باشە کاک فەریدەما پێچوانە نییە لەگەڵ استراتیژی ئیسرائیلە ئەوەی کە دەیویست غەزە بکا بە خاکێکی پیشەسازی زۆر جارە منی کاژوای دەوت لێکین مە خاکێکی پیشەسازی ناوچەیەکی پیشەسازی و ئیسرائیل مامەڵەی لەگەڵدا دەکا ینی ئەو تەحەکومی پێوە دەکا ئەوەی ئێستا ئەگەر ئاوارەکان بگەڕێنەوە سەرزێدی خۆیان و غەزە بنیاد بنرێتەوە ئەمە پێچوانە ناکەوێتەوە لەگەڵەوە ئەوە نازانین بەڵام بەدڵنیایە لەم 2 ساڵەیە ئەبێت باس لە چارەنووسی دەوڵەتی فەڵەستین بکرێت یعنی ئێستا هەندێک هەنگاوی ناوە بۆ نمونە ئێستا ئیسرائیل لە ڕووی نایە داوای غەزە بکاتەوە لە ڕووی نایە شەڕی لەگەڵ بکاتەوە چووکە وێرانی کردووە یان تا نزیکەی نازانم 300,000 400,000 خەڵک لە غەزە لە ماوەی ئەو 2 ساڵەیە کوژراون مەرە فەرمیەکان ئەڵێن نزیکی 80,000 کەسێک کوژراون ژمارەی زۆریش بریندار بەڵام ئەوەی کە گەورەترین زیانی بەرکەوتووە ئیسرائیل لە شەڕەکەیە سەرکەوتوو بووە بەڵام بە ناوبانجێکی زۆر خراپ لی دەرچووە لە هەموو جیهانە خەڵک ئێستا ڕقی لە جوولەکە ڕقی لە ئیسرائیلە ڕێز لە ئیسرائیل ناگرێن یان لە هەندێک شوێنە خەڵک بۆ کەفتەریایەک دابنیشێت لەوێ کە زانیویانە ئیسرائیلە هەڵساون لە هەندێک شوێنە لە مەدرید پێشبڕچەی پاسکیل بوو
ئیسرائیلیشی تیا بوو خەڵکەکە چوو بۆ سەر ڕێگەکە بۆی ئەو پاسکیل سوارەکەی ئیسرائیل بەوێ تێنەپەڕێت یعنی ئەو هینای دروست کردو دەوڵەتن ینی حەقی خۆیان نییە لەسەر مافی خۆیان بەدەنگ بێن ئیسرائیل لە خۆی دەترسێ لە نێوم هەموو دەوڵەتە عەرەبیەدا سنووری جوگرافیاکەی ینی ئەگەر بۆ نمونە جوابێکی زۆر لاوازی هەبووە بۆ 7 ئۆکتۆبەر پێدوانی ئەو کاتە حەماس و گروپەکانی تر و هەندێک لە وڵاتانی تر کە دژایەتیەکەن ینی لە 7 ئۆکتۆبەر قورستر هێرشیان دەکردەوە سەری نازانین ئەمە دیار نییە بەڵام لە هەموو حاڵەتێک دەچکە ئێستا هەرگومان هەیە ڕەنگە ئیسرائیل ئاگاداری 7 ئۆکتۆبەر بوو بێت و خۆی ڕێگەی دابێت یعنی ئەوە شەیە ئەمە شێچێکە لەو تۆمەتانەی کە بەڵگەی نییە بەڵام بە گومانەوە ئەخرێتە پاڵ نەتەنیاهەوە نەتەنیاهو ئەویست هێڕژ بکات ئەویست غەزە بگرێت ئەویست کێشە دروست بکات بەڵام هیچ بیانوێکی نەبوو بەڵام کە زانیارەکان هاتن کە ئەمان بەتەمای کارێکی وان بەشێکی زۆری هێزەکانی کشاندۆتەوە بەشێکی زۆری پۆلیسەکانی لابردووە ئەمانی زۆر بە ئاسانی ئەوانەی کە ئەنجامیاندا بە ئاسانی کارەکەیان کرد و ئەنجە دواتر ئەمان کردیانە هەرا بەڵام ئەمە وەکوڵێم ئەمە تیۆریە بەڵام ڕەنگە ڕاستیش بێت ڕەنگە ڕاستیش بێت بەتەمای هێڕژ بوو بن بەڵام هیچ بیانوەک نەبووە چکە حەماس ئەو کاتە هیچی نەکردووە بەڵام کە ئەمەی کرد ئەمەیان کرد بە بیانوو یعنی ئەوەش ئەبێت لە بەرچاو بگیرێت من پێم وایە ژیانی نەتەنیاهو کۆتایی هەر ژیانی سیاسی خۆی ژیانی حەماسیش پێم وایە دەرکەوت کە حەزبێکی هەڵەشەیە بیر لە ئایندەی هەڵسوکەوتی ناکات بیر لە ئەنجامی ڕەفتارەکانی ناکات ئەمە کۆتایی حەماس نییە چونکە بەپێی ڕێکەوتنامەکە ئەبێت چەکەکانی ڕادستی هێزێکی بەڵین هێزێکی تر بکە مەسەلەکە مەسەلەی هێز نییە یان مەسەلەی ڕادستی و تێلەکانە بتەقێنرێن ژێر زەمینەکان تەقێنرێنەوە حکمی کەرتی غەزەی ئەکرد بەڵێ ئێستاش ئەگەر ئەو ڕێککەوتنە نەبووایە بەڵام هەر ئاشتی بووایە ئەگەڕایەوە حکمی ئەکردەوە یعنی ئێستا ئەمان ئەیانوێت حەماس وەکو حزب ڕەنگە بمێنێت بەڵام نابێت حکمی غەزە بکات ئەمە یەک دووەمیشان ئەبێت پاش ئەم مەسەلەیە ئەبێت بیر لەوە بکرێتەوە کە چی لە فەڵەستینیەکان بکەن ئایا نابێت قوارەیەکی سیاسیان هەبێت یعنی ئەوە شتێکە پێم وایە زدیەت وەرەگرێت لە قۆناغی داهاتووە بە تایبەتی کە ترامپ هەنگاوێکی زۆر گەورەینە یان یەکێکە لە هەنگاوە هەرە باشەکانی کە ئیسرائیل ئەیویست ئەم هەلومەرجە بقۆزێتەوە و دەست بەسەر ئەوەی پێڵەن زەفی غەربی ئەوە شا بگرێت چکە ناوچە فەڵەستینیەکان دوو پارچەن بێکەوە نەبەستراونەتەوە ئیسرائیل لە بینی هەردووچیانایە ئەو ئەیویست ئەم هەلە بقۆزێتەوە هەلی شەڕەکە و ئەم ناوچێش بکات بە بەشێک لە دەوڵەتی ئیسرائیل و پەرلەمانیش یاسایەکدار کات و ئیتر ئەمە وەکو چۆن ئێستا ئەمان ئەڵێن ئێمە ناتوانین جۆلان بدەینەوە چکەمە بەشێکە لە ئیسرائیل و پەرلەمان بڕیاری داوە و قانون هەبووە بەڵام ترامپ ئەو کارە باشەی کرد بەڵێنێکی داوە بە عەرەبەکان کە زەفەی غەربی ناخرێتە سەر ئیسرائیل ئەمە خۆی لە خۆیدا دەرفەتێکە بۆ ئەوەی دەرفەت هەبێت بۆ ئەوەی دەوڵەتی فەڵەستین لە ئایندەیەدا بمەزرێت باشە ینی مەبەستێ دەسەڵاتەکەی مەحموود عەباس و جەماعەتەکەیەتی مەحموود عەباس خۆی ڕاستە سەرۆکە بەناو سەرۆکە بەڵام ئەو کاتێک کە سەرۆکی فەڵەستینیەکانیش بوو هیچ دەسەڵاتێکی نەبوو یعنی خۆی لە ڕامەڵەدا ئەنیشێت و غەزەش لە دەرەوەی دەسەڵاتی ئەوە لەبەرەوە پێم وایە ئەوی ژیانی سیاسی کۆتایی هاتووە باشە ئەبێت کەسێکی تر دیاری بکەن کاکفەرید ئەوەی کە دەڵێی نەتەنیاهۆ بەڵام ئێستا ینی هەندێک دەڵێن بە پێچەوانەوە نەتەنیاهۆ ئێستا دەرکەوتووە پیاوێکی بەهێز پیاوێک کە سەرکردەیە کە ئیسرائیلی گەورەتر کرد فراوانتر کرد ئیسرائیلی بەهێزتر کرد ئیسرائیل بەچی گەورەتری باشە بەر لە 7 ئۆکتۆبەر ئیسرائیلەوە بینیمان ینی هەوڵی ئەوەی دەدا وڵاتەکەی خۆی پارێزراو بێ بەڵام ئێستا ئیسرائیل لق و پۆپی هەموو ئەو هێزانەی کە مەترسی بوون بۆ سەر ئیسرائیل لە ناوبرد هەموو ئەو سەرکردانی کە مەترسی بوون لەسەر ئیسرائیل لە ناوی بردن هەموو ئەو هێزانەی کە مەترسی بوون لەسەر ئیسرائیل تەحجیمی کردن هەموو ئەو وڵاتانەی بە جۆرێک لە جۆرەکان ینی شەرمیان دەکرد لە پەیوەندی بەسن لەگەڵ ئیسرائیلدا ئێستا ینی زۆر بە ئاشکرا ئەسڵەن هەڵپەی ئەوەیانە کە پەیوەندی ئەگەر ڕاستە خۆش نەبێ ژێربەژێر لەگەڵ ئیسرائیلدا ببەستن ئیسرائیلی ئێستا ئیسرائیلی بەر لە 7 ئۆکتۆبەرە
کە ئێستا قسەی یەکلاییکەرەوە لە ناوچەکە ئێستا جیاوازە بەڵام ئەبێت حسابی ئەوەش بکەیت کە لە سەردەمی نەتانیاهۆیە ئەو جیناسایدەی کە دژی فەڵەستینیەکان کرا نزیکەی 150 دەوڵەتی هاندان بە دەوڵەتی فەڵەستینا بنێن. یعنی ئەمە لە سەردەمی نەتانیاهۆ بوو، لە سەردەمی ئەو جیناسایدە بوو کە ئەو کردی. یعنی ئێمە ئەو عەتفەمان لە جیهانە پەیدا کرد بەهۆی ئەو جینۆسایدە بوو کە تووشمان بوو و بەهۆی ئەمەشەوە هەمیشە باسی ئەویانە کرد ئێمە ئەگەر بچین عێراقیش بگرین ئەمانەوە ڕزگاری بکەین لەو ڕژێمە دیکتاتۆرەی کە هەیەی. یعنی ئێمە ئەو کاتە بیان بووین. ئێستاش کە باس لە دەوڵەتی فەڵەستین ئەکرێت بۆ جۆرە باسەکرێت کە ئەمانە ئەوەندە خەڵکیان کوژراوە، ئەوەندەی جینۆساید کراوە، مافی ئەوەیان هەیە کە دەوڵەتێکیان هەبێت و وەکو هەموو وڵاتان و لەوێ بۆ خۆیان بە ئاسوودەی بتوانن بژین. یان لە سەردەمی یعنی من ئێستاش پێم وایە دروستکەری دەوڵەتی فەڵەستین خودی نەتەنیاهۆیە بەهۆی ئەو جینۆسایدەی کە ئەو کردی. وەکو ئەوەی ئێمە ناوبانگمان نەبوو لە جیهانە، کەس باسی نەئەکردین، بەڵام ئەو جینۆسایدەی کە کرا ینی بڵێ بۆی کردارەکانی کە کرا بەڵێ ئەو کۆڕەوە ناوبانجی بۆ کورد دروست کرد. ئەمانیش بە هەمان شێوەی ئەمان ئەزمموی کورد دووبارە ئەکەنەوە بەبێ ئەوی بەخۆیان بزانن. ینی کۆڕە و ناوبانجی بۆ کورد دروست کرد و لە کۆتاییدا بە دروستکردنی هەرێمی کوردستان کۆتایی هات. من پێم وایە ئەو جینۆسایدێک کە تووشی ئەوانیش بووە ئەبێتە هۆی دروستکردنی دەوڵەتی فەڵەستین بۆ فەڵەستینیەکان. یعنی خەڵک قبوڵی ئەکات. دەوڵەتێک دروست دەبێت لەوێنەیە ئەگەر ئیسرائیل دژی بێ؟ نا ئەو کاتە ئەبێت ئیسرائیل ئێستا دژێتی دەڵێ بە هیچ شێوەیەک ڕێگە بە شتێکی وا نادەیت. ئەبێت مەرج نییە چونکە ئیسرائیل پێویستی بە سەرۆکێکی تازەیە و هەڵبژاردنیش بەهۆی شەڕەوە دواخراوە. پێم وایە ئەو سەدان هەزار کەسەی کە هاتنە سەر جادە لە فەڵەستین لە ئیسرائیل لە تەل ئەبیب دژی نەتەنیاهۆ و دژی درێژە کێشانی شەڕ و دژی ئەو شکستانەی کە هاتۆتە بەردەم سوپای ئیسرائیل پێم وایە ئەم کەسە لە ڕووی سیاسیەوە کۆتایی هاتۆ یان وەکو پاڵەوان لە مەسەلەکە دەرناچێت. یعنی پێش پاڵەوانی خۆی پیشانی ئیسرائیلەکانەتی نانە ئەو حەق خۆیەتی خوا خۆی پیشان دێت. یانی هەموو کەس ئەتوانێت بۆ خۆی بۆ جۆرێک کە خۆی ئەوێت وا خۆی پیشان دێت. بەڵام گرنگ ئەوەیە ئاینیشەوە ینی تخوسێکی خەریکە پیرۆزیش دەکا بە بەرگی خۆیە جار سەردانی هەندێک لە ناوچە پیرۆزەکانی ئیسرائیل دەکا وەکۆی ئەو پارێزەری دەوڵەتەکە بێ. ئاخر ئەم کەسێکی دیندارە یان بمانەوە نەمانەوە باوەڕی بە خۆی زۆر دڵسۆزە بۆ تێڕوانینە تەوراتیەکان ئەوەی کە لە تەوراتە هاتۆ ئیسرائیل گەورە ئەبێت و ئەوانە ینی ئەوە لە ڕووی ئاینیەوە کەسێکە ئیلتیزامی کردووە. بەڵام ئێمە لە سەردەمێکە ئەژین کە شتێکە ناوی یاسای نێودەوڵەتیە یاسای دژی جینۆساید هەیە مافی چارەنووس هەیە شتانە ینی لەم سەردەمەدا دەیخوا ئەیخوات لە هەموو سەردەمێکە ئەیخوات بە مەرجێک بە شێوەیەکی ینی هەلومەرجێکی گونجاوی بۆ بڕەخسێت. ئەمە ئێستا بۆ دەوڵەتی فەڵەستین هەلومەرجێکی گونجاو ڕەخساوە و ئەگەر بچینە دواوە ئەبینین 5 فەڵەستینیەکان دەرفەتیان بۆ ڕەخساوە دەوڵەت دروستکە خۆیان دروستیان نەکردو. یعنی ئەو کاتێک کە لە 1947 بەریتانیای داگیر کرد خەتێکی دروست کرد دوو سنووری دانا وتی ئەمە هی جوولەکە ئەمە هی عەرب جوولەکە یەکسەر لە 48 دەوڵەتیان ڕاگەیاند ئەوان دەوڵەتیان ڕانەگەیاند ئەوان ئەیانوت ئێمە بەشەکەی تریش وەرەگرینەوە یان ئومێدی ئەوەیان هەبوو. بەڵام بەدڵنیایەوە ئێستا بەشەکەی تر کە لە 48 و 48 ئەیانوت ئەبێ وەری بگرینەوە ئێستا جوولەکەیە هەمووی جوولەکە نشینە لەبەرەوە ناتوانێت وەریگرنەوە ئەبێت بەوەندە ڕازی بن کە بۆیان ماوە. کاک فەرید بە چەند خولەکەی ماومانە پێم خۆشیانی باز لەوە بکەین ئایا کۆتاییاتنی ئەم جەنگە وەڕاگرتنی ئەم جەنگە ئاشتیە سەرەتایی ئاشتیە لە ناوچەکە یان بە پێچوانەوە هەندێک دەڵێن غەزە دادەمرکێتەوە بەڵام لە جێیەکی دیکەەوە جەنگ سەر هەڵداتەوە لە شوێنێشتر یانی لەکوێ لە ناوچەکە بەڵێ لە ناوچەکە ئەوە کەس نازانێت یانی هیچ شتێک دیار نییە یانی کەس دەڵێن جەنگی ئێران ئیسرائیل ڕوو دەداتەوە. نام پێم وانە یان پێم وانێ بۆ شێوێ بێت چونکە وڵاتێک ئەمڕۆ لە جەنگ دەرچووە و خەڵکەکەی هەمویان ئاشتیان ئەوێت و نزیکەی 2 ساڵە لە نەهامەتیدا ئەژین
داوای شەڕ ناکەن داوای ئاشتی ئەکەن هەموو ئیسرائیلیەکان داوای ئاشتی ئەکەن ئێرانیش کە ئێستا ئەزانێت شەڕەکە چەند کاریگەری هەبووە لەسەر هەرچەند ئێستا باری دۆخی باشتر بووە بەڵام ئەویش نایوێت تووشی شەڕ بێتەوە بەڵام بەدڵنیایەوە ئیسرائیل ئەگەر ئێران هێڵشی کردە سەر دیفاع لە خۆی ئەکات و شەڕەکە سەکانی نەتەنیاهۆ ئەگەر سەلمێنەریەوە نییە کاکفەری ئەگەر ئیسرائیلیش پەلاماری ئێرانی لە ئێرانەکان وەرگری لە خۆیانەکە سەکانی نەتەنیاهۆ سەلمێنەریەوە نییە پێرێوتی ئێران ئێستا و ئێرانی جاران نییە ئاگاتان لی بێ موشکەکان ێگاتە ماڵەکەی دۆناڵد ترامپیش ینی تەنە هەر بەو دەسەواژێ و تێگاتە کۆشکەکەی دۆناڵد ترامپ ماوەیەکی تێریانی وای لێدە ئیتر دەتوانێت قاڕەکان ببڕێ لەبەرەوە بێ بربەم موشەکانی بگرین چۆن ئەتوانن لە ناوی بەرن چێ لە ناوە بن موشکەکانی ئێران لە ناو ببرێ ئاخە چۆن ناتوان لە ناوی بەرێت چۆن ئەزانن لەکوێیە چۆن ئەتوانن بگەنە لای موشەکەکان ئیسرائیل بۆ پێشکەوتوویەوە بۆ پشتیوانی بێزەی ئەمریکاوە ینی هەندێک دەڵێن ئەم قسانەی نەتەنیاهۆ سەلمێنەریەوەیە کە ڕەنگە لە دوای ئاگربەستی غەزە ئیتر ئیسرائیل خۆی بۆ شێوەیە موشک شوێنی نییە ئەمڕۆ لێرە سبەی لەولایە موشک شوێنی نییە یعنی مەخزانی نییە لەوەی دانیت چەکمەزە بێت و لە چەکمەزەکەی دانیت باشە خۆبینیمان ینی زۆرێک لە موشک و ئەتۆمەکەی ئێرانیش بەرنامە ئەتۆمەکەی ئێرانیش لە نەتەنز و ناوچەکانی تریش بەڵێ فۆردۆ ینی وایان لێ کرا کە لانی کەم لە چالاکی بکەون لە بەرەو پێشون بکەون بۆ ناتوانن موشکەکانیشان لە ناوبەرن آخر ئەوەی موشکارە خۆسە بۆ ئیسرائیل ئەڵێم موشک لە شوێنی جیاواز ئەتەقێنرێت کەوا بێت ئەو ئەتوانێت هەستی پێ بکات کە ئەچێت یان لە ڕێگە ئەتوانن لیدن نەک لە ناو وڵات لیدن پێگە سەربازیەکانیان لە ناو ئێراندا بۆ ڕوومان بکرێ ئەمە قورسە بۆ ئیسرائیل پێگەی چی پێگەی ئێران سەکۆ موشکەکانی ئێران آخر پێتەڵێم شوێنی نییە بڵاوە بڵاوێکەنەوە موشک وایە تەبیعەتی وایە مەخزانی نییە داینێن یعنی مەژجەب نییە تو حسابی مەژجە بکەیت هەرچی کڵاشن کۆفە لە مەژجەبدا ئەندرێت بەڵام موشک سواری هیندا ئەندرێت مەنەسەی خۆی هەیە ئەنجە ئەم سیارێ ئەچێتە فڵان شوێن لۆری گەورەیە و باشە لەوێەوە یان ئێمە بۆ ئیسرائیل قورسە بزانێم ئۆتۆمبیلە بارەڵگرە موشکێکی گەورەی ئێرانی تێدا قورس نییە بەڵام ئاسانیش نییە دۆزینەوەی دەرزیەک لە ئاسمانەوە بە دوای دەرزیەکە بگەڕێیت بۆ قورس بێ بۆ ینی ئاسان بێ بۆ ئیسرائیل مەسەلەن ئامێری پەیجەرەکان 3 ساڵ لەمەوبەر مەسەلەن دروستی بکاو بۆ شێوازە بینێرێ وە دوایی بۆ شێوازە بتەقێتەوە ئەنی بۆ قورسە بۆ ئیسرائیل بزانێ موشکەکانی ئەمیان ئەم حاڵەتە ئەمە جیاوازە چکە ئەمە ئیسرائیل 3 ساڵ پێش ئەوەی شەڕەکە بقەومێت حسابی ئەوەی کردبوو کە احتیمالە شەڕێک بقەومێت ئەنجە بەهۆی ئەمەوە ئەمەی دانابوو بۆ کاتی شەڕەکە خۆی نەیەزانی شەڕەکە کەی ئەبێت و نەیئەزانی ئەبێتە شەڕیان نابێت بەڵام احتیات دای نابوو پاشان کە شەڕەکە قەومە هات بەکاری هێنا و ئێستاش ئەتوانێت ڕەنگە ئێستا ئەمە جیلی دووەمیشی ئامادە کرد بێت و هەر وڵاتێک ئەتوانێت شتەکان ئامادە بکات بەڵام بەکاری ناهێنێت ینی کاکفەری تۆ بە دوور ێزانی جەنگی ئێران ئیسرائیل دەست پێ بکاتەوە بە دووری ئەزانم لەم هەلو مەرزی ئێستادا چکە ناچەکە پێویستی بە هێوەرکردنەوە هەیە ئیسرائیلیەکانیش بێزار بوون لە 2 ساڵ شەڕ یعنی هەم شەڕی غەزە و هەم شەڕ لەگەڵ یەمەن هەم لەگەڵ ئیسرائیل و ئێرانیەکانیش ینی کە شەڕ لە نێوان دوو وڵات ئەکرێت وڵاتێکی بچووکی قەزم لەگەڵ وڵاتێکی زۆر گەورە یعنی ئەو وڵاتی کە قەزمە قوڵایی استراتیژی نییە زۆر سەغڵەت ئەبێت بەڵام وڵاتەکەی چکە زۆر گەورە و فراوانە ئەتوانێت ئستیعابی گورزەکان بکات هەرچەنە سزاکانی ئەوروپا وڵاتە ئەوروپیەکان لەم ڕۆژانی ڕابردوودا نوێکردنەوەی ئەو سزایەنە ئێرانی زۆر گوشیوە بەڕاستی لە ڕووی ئابوووریەوە بەڵێ ئەوە هەر بەردەوامە بێت بەردەوام بێت بەڵام تۆ لە بەرامبەردا ئێستا پەیوەندێکی استراتیجی لە نێوان ئێران و رووسیا هەیە رووسیا ناتوانێت لە ڕووی ئابوووریەوە قەرەبووی بکاتەوە بەڵام ئەتوانێت لە ڕووی تەسلیحی و چەک و ئەوانەوە قەرەبووی بکات کاک فەرید کەواتە کە جەنگی ئێران ئیسرائیل ڕوونادا
کەواتە عێراقیش لەم نێوەندەدا پارێزراو دەبێت لە گورزی سەربازی ئیسرائیل ئەوەی کە هەر دوێنێ سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن وتی ڕەنگە هەندێک ڕوودا و ڕوو بدەن مەترسی لەسەر هەڵبژاردنەکانیش دروست بکەن یان یەوتی من گومانەمەیە هێشتا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیدا بەڕێوە بچن گومانەکەی هەندێک والێکیاندایەوە دەستپێکردنی جەنگی ئیسرائیل ئێران بێ تۆ کە پێ دوایەم جەنگە ڕوونادا بە نزیکانە کەواتە عێراق پارێزراو دەبێ و پرۆسە سیاسەکەی وەکو خۆی بەڕێوە نا من ناتوانم پێشبینی ئەوە بکەم کە شەڕ لە بینی ئیسرائیل و ئێران ئەقەومەیان نە یان ناتوان پێشبینی بکەم بەڵام ئەوەندەی ئەزانم وڵاتێک تازە لە جەنگ دەرچوو بێت جارێشکە لانی کەم تا 3 ساڵ 4 ساڵی تر بیر لە جەنگ ناکاتەوە بۆ جۆرە سەیری مەسەلەکە ئەەکەم ئیسرائیل یەکێکە لە وڵاتانەیە کە تووشی شەڕ بوو زوو سەغڵەت ئەبێت چونکە قوڵای استراتیجی نییە وڵاتێکی درێژکۆلەیە هەرچۆنێک بەر موشک بکەوێت لە شوێنێکە هەرە تەقێتەوە و زیان ئەگەێنێت قوڵای استراتیجی نەبێت هەروایە لەبەرەوە ئەم هەوڵەدات هەمیشە شەڕ لە خۆی دوورخاتەوە بخاتە ناو ماڵی دوژمن بەڵام ئەتوانێت وەکو جاران شەڕەکەی خستە لوبنانەوە ئەتوانێت بەڵام ناتوانێت لە ئێران شەڕەکە بخاتە ناو ئێرانەوە یان کێشەکان ئەبێت وەک خۆی سیر بکرێت بەڵام لەگەڵەوەشە پێم وایە لە سەدایەک ئەگەری ڕوودانی شەڕ هەیە لە نێوان ئێران و ئیسرائیل لە سەدایەک احتیمالێکی زۆر کەمامە لە سیاسەتدا من تەسەوەڕەکەم چونکە بە دووری ئەزانم ئیسرائیلیەکان پاش 2 ساڵ شەڕ و چوونە مەلجەکان و ئەو ناڕەحەتی کە تووشیان بووە و سوپای ئیسرائیلیش 2 ساڵ لەسەر یەک شەڕی کردووە هەم لەگەڵ ئێرانیەکان و هەم لەگەڵ حەماس زۆر ماندووە لەبەر کۆمەڵێک کێشە هەیە ئەبێت چارەسەر بکرێت یان لە قۆناغی داهاتووی ئیسرائیلە ئەوەیە جگەلەوەی کە هەڵبژاردنیش ئەبێت لە ئیسرائیلە بکرێت و من پێم وایە بە دڵنیاییەوە نەتەنیاهو دەرناچێتەوە هەرچەند هەوڵێکی زۆر ئەدات و کەیسی یاساییشی لەسەر ئەمەش هەر زیندوو ئەکرێتەوە تا ئێستا خەفەیان کردووە بۆ ئەوەی دۆخی شەڕە کەواتە کاک فەرید بە بڕۆی تو ینی لە باسی عێراقا پرۆسە سیاسێکی وەک خۆی بەڕێوە دەچێت تا ئێستا هیچ کێشەیەک نییە هەڵبژاردنەکانیش لە کاتی خۆیدا حسابی ئەوە بکە لە شەڕی 12 ڕۆژە حەشدی شەعبی و عێراق خۆی بێلایەن بوون هیچ بەشداریان تیان نەکرد و تەنانەت بەشداریش نەبوون لە ڕێگرتن لە موشەکەکان چونکە لە هەردوو حاڵەتە ئەگەر موشەکی ئیسرائیلی بخات ئەبێت موشەکی ئێرانیش بخات لەبەرەوە ئەم وازی لێهێنا بۆ ئەوەی بێلایەن بێت شەڕەکە هەر لەسەر ئاسمانی عێراقە عێراقم جارە ڕێکەوتنی هەیە لەگەڵ ئێراندا کە دەڵێر موشکێک بێت ئێمە دەبێت بخێنە خوارەوە لەگەڵ ئێراندا ڕێکەوتنێکی واژوو کرد ئەم دواییە ئەو ڕێکەوتنەی هەیە یعنی هەرچەنە عێراق ناتوانێت موشکی ئیسرائیلی بخاتە خوارەوە بەڕاستی فڕۆکەی F-35 بەچیە خێتە خوارەوە عێراق خۆت بەنی بەس ڕێکەوتنەکەی هەیە فڕۆکە نیە مەسەلەکە هەر موشەکە یعنی کە باس لە شەڕ ئەکرێت باس لە موشەکە کرێت جاری باس لە فڕۆکە ناکرێت یان خستنی فڕۆکە خۆتوانێت بەرزتر بفرێت و هیچ شتێک نایگات باشە ینی بە بڕۆی تۆ پرۆسی سیاسی هەڵبژاردن لە وادی خۆیدا لە عێراق بەڕێوە دەچێت تا ئێستا هەموو ئاماژەکان باس لەوە کرد کە ئەمە هەر بەردەوامە بێت و پرۆسەکەش ئەڕوات و ڕەنگە هیچ شەڕیش نەقەومێت ئەوەش هەیە هیوادارین کێز نەقەومێت ئێمە لە ناوچەیە چین ینی ئەیبینی ئاسمانی ئێمە ئاسمانی شەڕەکەیە یان بە کوردستان و بە عێراقا ئەو موشەکانە دێن و دەڕۆن بۆ ئێمەش ناخۆشە یانە الحەمدولە هیچ زیانێکی نەبوو بەڵام هەر لە ڕووی سایکۆلۆژیەوە هەر ناخۆش بۆ نمونە هەموو ئەو کاتە هەموو زیانیشی بۆ ئێمەش هەیە چونکە خەڵک ئەو کاتە کەمتر دێتە وڵاتەکەمان جگە لەوەی کە یعنی کۆمەڵێک لێکەوتەشی هەیە سەبارەت بەوەی کە ناوچەی شەڕ هەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو فڕۆکە خانەکانی ئەوەستن ناتوانن ئەو کاتە لەوێوە فڕۆکە بێتە ئەو وڵاتە و یاخود لەوێوە دەرچێت بۆ وەکو شەڕی کاتی شەڕی 12 ڕۆژە هەموو فڕۆکەکان وەستان هەر لە ڕووی هاوسۆزیشەوە تۆ وڵاتەکە لە تەنیشتەوە جەنگ بێ
بێگومان تۆ دڵ و دەروون لای ئەوانە بێ ئەگەر لە ڕاستە و خۆش مەسەلەن کاریگەر نەبی پێی سپاس دەکەم بەڕێز کاکفەری دەستە سەر سیاسەتمەدار سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ خوێندنەوە شیکاریەکانت